خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین بەهۆی قەیرانی ئابووری و دۆخی سەختی دارایی و ئابووری عێراق و هەرێمی کوردستان فەرمانبەرانی عێراق و هەرێمی کوردستان لە چاوەڕوانی وەرگرتنی موچەکانیاندان وێڕایەوەی کە لە ماوەی ڕابردوودا قەیرانیش هەبوو بەڵام بەغدا توانیوێتی لا کاتی خۆیدا موچە بەسەر موچەخۆراندا دابەش بکات بەڵام بۆ دوو مانگەچێت کە بەغداش کەوتۆتە هەمان کێشەی هەرێمی کوردستانەوە و ناتوانێت لە کاتی خۆیدا موچە بەسەر فەرمانبەران و موچەخۆرانی خۆیدا دابەش بکات. بەپێی لێکدانەوەی شارەزایانیش باز لەوە دەکرێت کە ئێستا عێراق لە دۆخێکی سەختی دارایی و ئابووریدایە. هەڵبەتە لە ماوەی ڕابردوودا وەزارەتی دارایی پرۆژە پێشنیازێکی پێشکەشی بە ئەنجومەنی نوێنەران کردووە بۆ ئەوەی ڕێگەی پێبدات کە قەرز بکات. بەڵام مشتومڕی لە نێوان لیژنەی دارایی و وەزارەتی دارایی هێناوەتە کایەوە. چەندین دانیشتن و لێک تێگەیشتن هەیە وێڕایەوەی خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاساکە کراوە بەڵام لیژنەی دارایی سوورن لەسەرەوەی ئەو بڕە قەرزە کەم بکرێتەوە لەبەرەوەی باز لەوە ئەکەن کە هەم حکوومەت ئەو بڕێی پێویست نییە و هەمیش ئەگەر بێت و ئەوان موافقە لەسەر ئەم بڕەپارەیە بکەن دۆخی عێراق دەکەوێتە ئاستی داڕوخان. ئەگەر بۆ عێراق بەم شێوە بێت کە دەوڵەتە و دەتوانێت لە ناوخۆ و دەرەوەش قەرز بکات بۆ هەرێمی کوردستان و بۆ فەرمانبەرانی دۆخەکە قورستر و سەختترە. فەرمانبەران تاکەی چاوەڕێی موچە بکەن ئایا هەنگاوەکانی ئەم قەرزە بەکوێ دەگات و لە چیدا کۆتایی پێبێت کە ئومێدێک بە موچەخۆر و فەرمانبەرانی عێراق و هەرێمیش ببەخشێت. ئەموانە لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین با میوانداری هەریەک لا بەڕێزان بەڕێز مامۆستا شیروان میرزاندامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمانە. هەروەها لە شاری هەولێرە و دکتۆر محەممەد علی شارەزای ئابووری لەگەڵمانە بێ. سپاس بۆ دوو میوانی عزیزم. سەرتا لە مامۆستا شیروانەوە دەست پێ بکەین. مامۆستا حەزەکەم بۆ بینەرەکانم خوێندنەوەیەکی گشتی لەسەر دۆخی دارایی و ئابووری عێراق بخەیتە ڕوو بەپێی هەموو ئەو لێکەوتانەی هەڵبەتە دیارە گرفتێکی تەکنیکی هەیە لە نێوان وێنەی من و مامۆستا شێروانە. مامۆستا شێروان ئەگەر گوێ لە دەنجی من بێمەوێ ڕوونکردنەوەیەکی گشتی لەسەر دۆخی دارایی و ئابووری عێراق بخەیتە ڕوو ئایا عێراق وێڕای ئەوەی خاوەن سیادەیە و تا ئێستاشی لەگەڵ دابێتە حکوومەتەی کە هاتووە ئەمریکا پاڵپشتی ئەکات بۆچی کەوتۆتە ئەم دۆخە سەختە قورسەی داراییەوە؟ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کورسات ئەم کاتتان باش سڵاو بۆ میوانە بەڕێزەکەت. طبعاەوەی گومانی تێدانی ئەوەیە کە عێراق ئێستا لە خراپترین دۆخی دارایی خۆیدا ئێستا لە دوای 2023 بڵین لە دوای 2005ەوە لە ساڵانی پێشوو نەوت پارەیەکی باشی کردووە کون و کەلەبەرەکانی ئەم حکوومەتانە دەرنەکەوتووە. ئێستا خەلەلەکان دەرکەوتووە بە تەواوی کە گرنگجان بە هیچ سێکتەرێکی تر نەداوە لە نەوت زیاتر وەزعی با بڵین سێکتەری پیشەسازی سێکتەری کشتتوکاڵ سێکتەری گەشتیاری بە هەردوو بوارەکەی گەشتیاری دینی و گەشتیاری ئاسایی لە عێراق کە هەمووی دەرفەتی گەورن بۆ بەرەو پێشبردن و دروستکردنی ژێرخانێکی باش لەم بوارانە هەمووی ئیهمال کراوە. تەنها ئەوەیە کە نەوت پارەیەکی باشی کردووە پارەکە هێنراوەتەوە بۆ عێراق و تەوزیع کراوە. ئێستا دارایی عێراق یان با بڵین داهاتی عێراق زۆر کەمی کردووە بەهۆی دوو سێ هۆکار. یەکەچیان بەهۆی بارودۆخی کۆرۆنا کە تەسیری لە اقتصادی هەموو عێراق کردووە نەوت پارەیەکی کەم دەکا. زائیدەن بەهۆی اتفاقی ئۆپیک عێراق ملیۆنێک بەرمیل نەوتی کەم کردێتەوە لە هەناردەی کەواتە هەردووچی وای کردووە عێراق پارەیەکی کەمتری لە نەوت دەست دەکەوێت. زائیدەن لە خاڵە سنووریەکان لە داهاتی ناوخۆ هەمووی کەمی کردووە. ئێستا وای لێ هاتووە کە عێراقیش ئەو بڕەپارەی دەست ناکەوێت کە موچەی فەرمانبەرانی بدایان ئیش و کاری ڕۆژانی حکوومەت بەباشی بەڕێوە ببات. لە مانجی 6 حکوومەت داوای قەرزی کرد و تحديدا لە 24 لەسەر یاسای قەرزی مامۆستا شیروان بەردەوەی بینە سەر تەفاسیلی ئەو قەرزە
باز لەوە بکەین ئێستا عێراق چ دەرچێشی لە بەردەمە مەسەلەن لە بەڕێستان شارەزانەوە کە پلانی کورتخایان هەیە گەر پلانە کورتخایانەکە قەرز بێ و بە تەفاسیل ئەمەوێ باسی کەین بەڵام پلانی عراق چییە و داهاتی مانجی ئۆکتۆبەری حکوومەتی عراق چەند بووە لە نەوت و لە خاڵە سنووریەکان ئەگەر بە نزیکەیش لات بێت بۆ خۆی طبعاً حکوومەت پلانی ئێستا یەک لە تێبینی هەرە جدیەکانی لیژنەی دارایی و پەرلەمانتاران لەسەر حکوومەت و لەسەر وەزارەتی دارایی ئەوەیە کە حکوومەت هیچ پلانێکی تری نییە لە قەرز زیاتر ئێمە لە مانجی 6 کە دەنگمان لەسەر یاسای قەرزکردندا حکوومەت 15 تریلیۆن دیناری لە ناوخۆ قەرز کردووە و قرار بوو 5 میلیارد دلار لە دەرەوە قەرز بکە قەرزی خارجی تا ئێستا حکوومەت نەیتوانیوە ئەم 5 میلیارد دلارە قەرز بکە تاوان قەرزی دەرەچی بۆ ئەو وڵاتانەی کە ئیستقراری سیاسیان نییە ئیستقراری اقتصادیان نییە قورسترە مەرجەکانی سندوقی نەقدی دەولی و بانکی دەولی قورسترە بۆ ئەوەی کە قەرز بدەنە ئەم وڵاتانە بۆیە حکوومەت تا ئێستا نەیتوانیوە داهاتی مانگەکانی نۆ لە 3 تریلیۆن تا 3 تریلیۆن و نیو بووە حکوومەت بە موچەی فەرمانبەران بە خانەنشینی بە چاودێری کۆمەڵایەتی لەگەڵ هەندێک خەرجی تری پێویستی بە زیاتر لە 7 تریلیۆن دینار هەیە کەواتە بەردەوام 3 تا 3.5 تا 4 تریلیۆن دینار کورتهێنانی هەیە مانگانە بۆیە حکوومەت ئێستا نەیتوانیوە لەم دوو مانگەی ڕابردوودا لە کاتی خۆیدا موچە بدات. بەڵێ مامۆستا لەسەر تەفاسیلی قەرزەکە گەڕێمەوە لای بەڕێستان بەڕێز دکتۆر محەممەد کە لە هەولێرەوە لەگەڵمانی دەگەر گوێبیستی دەنگم بیت عراق و هەرێمی کوردستان بە هەمانجیە بێت چی بکەن بە تایبەتی سەباسی دۆخی عراق بکەین بەڕێستان وەک شارەزایەکی یابووری عراق بێت چی بکە بۆی بتوانێت کەمێک لەو برینە قوڵە سەختە چارەسەر بکات لە ڕووی اقتصادیەوە پێشەکی ئسڵاو لە بەڕێستان و لە میوانی عەزیزەکەتان دیار هەموو وڵاتێک بۆ ئەوەی بتوانێت کۆنتترۆلی داهاتەکانی خۆی بکات دەبێت بەلایانی کەم خەرجەکانی کەم کاتەوە و پلانێکی داڕێژراوی استراتیزی هەبی بۆ چەندین ساڵ نۆگۆگەوانی ئێستا کە لە عێراق تا ئێستا ڕوویداوە بە ناوی بودجەیەکدانێ بەڵام هیچی جێبەجێ ناکرێت کە جێبەجێش بکرێت بۆ شێوە جێبەجێ ناکرێتن کە سوودی لە بۆ خەڵکەکەی داهەبی ئەوەی ئێستا لە عێراق ڕووی دەدا دەرئەنجامی کۆبوونەوەی 17 ساڵی دوای ڕوخانی ڕژیمی حزبی باسەکە بەناوی ئازادکردنی عێراقدا ئەو وڵاتی عێراق بە هیچ شێک لە شێوەکان شتێکینەوە بە ناوی ئابۆری یان پلانی ئابۆری یان استراتیزیەتی ئابۆری ئەوەی هەبوو حکوومەتێک وەک خێزینەیەک هەر پارەیەکە شتێکی بەدەست دەکات بای دەڕێژتەوە بەو شێوەی کە خەرجی لێ بکرێت و بێ لەوەیەک لە خەرجەکان کە دەکرا بەداخەوە لە هیچ شێک لە شێوەکان ملەت سوودمەندێ نەبوو وەک استراتیزیە تەجدا نەمەزرا بۆ ژێرخانێکی ئابووری پتەوکە ئەوڕۆ سوودی لەبرێ بەڵکم ئەوەی کرا زۆر بە زۆری پرۆژەکان گەندەڵیەکی زۆر پارەیەکی بە هەدەردانێکی گەلک زۆر بەداخەوە ئەوڕۆ ئەوەی لێکە ڕوویدا ئەوەی ڕوویدایە دەرئەنجامەکەی دەبێ بەڵام چی بکرێت چی نەکرێت بەڕای من تا ئێستا عێراق خاوەنی حکوومەتێک نییە بە ناوی حکوومەت کە حکوومەتی هەموو هاوڵاتیانی بی بەڵکم حکوومەتەکانی ئەوەی هەنەوەیان ئەو سەرگۆزدانێکە ئێستاش هەیە دەتانێن نوێنێری لایەنێک کە لە لایەنەکانی هاوڵاتیانی عێراق کە دەتوانین بڵین مەزهەبێت شەنێک لایەنێکە بۆیە عێراق پێویستی پێش هەموو شتێک بە حکوومەتێک هەیە کە جیاوازکاری نەکاتن لە نێوان مەزهەبەکان و نەتەوەکان لەو کاتیدا دەتوانیتن ئیداری وڵاتەکەی بکە بە پلانێک و استراتیزیەتێکی نوێ کە بەداڕێشتنەوەی پلانێکی نوێ لە ئابووری وڵات کە خۆی لەوەیدا دەبین تۆ بە کەمکردنەوەی خەرجی دوورکەوتنەوە لە گرژیەکانی سیاسی و عسکەری دروستکردنەوەی متمانە بە ئابووری عێراق دروستکردنەوەی متمانە بینی هاوڵاتی و حکوومەت دروستکردنەوەی متمانە بینی هاوڵاتی و بانکەکان کەواتە دروستکردنەوەی متمانە بە عێراقەکی گشتی کە کوردستانی کە هەرێمی کوردستان بەشێکە لەوەیدا بۆ ئەوەی بە یەک دەست وڵاتەکی نوێ
نوێ وڵاتێکی باڵێن عسری دامەزرێنین کە بتانی کۆنتترۆلکەم بەڵام ئەوانەی ئێستا کە باز دەکرێت ئەوانەی کە ئێستا پلانی بۆ دادەڕژێ زیاتر بۆ دەرباز بوونە و من دەتانم باز لەوەی بکەم زیاتر بۆ پلانێکە یان بۆ پەیامێکی هەڵبژاردننی داهاتوەکانی کە گوایە مانجی شەشی داهاتوو دەکرێت. بەڵێ دکتۆر ینی پێت وابێ گەر بەو شێوە بڕات ئابووری عراق بەرەو شوێ هەنگاو دەنێت یان دۆخی دارایی عراق بەرەو شوێ هەنگاو دەنێت. بەڕێزی من هیچ شتێک نییە لە عێراق ناوی ئابووری بی باسێکمان کرد لەوەیدا ئەوەی هەیە خەزینەیە کە پارەی تێدابی خەرز دەکرێت پارەی تێدا نەبی دەڵێن نیمانە کورت هێنان لە پارەکەیدا هەیە ئابووریمانای وەیە ئابووری وڵات خێزانێکی بچووکە چەندت بەدەست دەکەی ئەوەندە لێ خەرز دەکەی کەمێکی لێ پاشە کەفت دەکەی کەمێکی لە پەروەردەی منداڵەکان سرف دەکەی ئەوەی ئێمە دیمانە بەداخەوە وڵات نەبووە زیاتر بە بارەگایکی حزبی چووە بە بارەگایکی ئاینی چووە هیچ شتێک نییە لێ عراق بە ناوی ئابوور من ئاماژەم بەوە کرد پێویستمان بە دامازراندنی وڵاتێکی نوێ بە ئابووری کەواتە ئێمە ئابووریمان نییە بەڵام چ دەکرێتن دەبی چاوەڕێەوەی بکەین حکوومەتی داهاتوو ئەوەی ئەگەر هەڵبژاردنەکە بکرێ مانجی شەش خەڵکانێکی تەکنۆقڕات دوور لە سیاست جێ متمانەی خەڵکەکە بە پلانێکی نوێ پلانێکی داڕێژراوی ئابووری کە هەموو کاتێک لەوە دەکرێت کەمکردنەوەی خەرچی خەرچکردن لە بواری استراتیزیەتی دروستکردنی ژێرخانی ئابووری لەوەیدا دەست پێ دەکاتن کە چۆن بتانی خۆمان لە وارە دەربازکەینەوە بەڵام ئەوەی کە ئێستا هەیە تۆ نەفت دەفرۆشی ئەگە پارەکە پەشی کرد موچەی پێدەدەی ئەگە پەشی نەکرد دەچی ڕوو لە قەرز دەکەی ئەوە وێرانکاریە بۆ ئەو ڕۆجیلەکانی داهاتوی وڵاتیش. بەڵێ دکتۆرە گەڕێمە وڵات مامۆستا شیروان تەفاسیلی ئەو قەرزەی لە مانجی حوزەیرانەوە داوا کرابوو بەپێی خواستی لیژنەی دارایی و ئەنجومەنی نوێنەران خەرج کراوە ئێستا ئێوە ناکۆچیتان یاخود گرفتتان لەگەڵ ئەو داوای دووبارە قەرزە لە چیای و بەکوێ گەیشتوە تەفاسیلەکەی. طبعا ناکۆچیمان لەسەر ئەوەیە کە لە مانجی شەش لە یاسای ئەوەی کە مانجی شەش دەنگی لەسەردرا بڕگەیەکی تێدا کە حکوومەت لە ماوەی 6 ڕۆژدا خوتەیەکی چاکسازی پلانێکی چاکسازی دارایی ئابووری تەقدیمی پەرلەمان بکە ئەوە بوو کاتەکەی تێپەڕی حکوومەت ئەم چاکسازیەی پێشکەش نەکرد بە دواییدا لە ناوەڕاستی مانجی حکوومەت ئەو وەرەقە البەیضا یعنی ئەو وەرەقە سپیەی کە بڵاوی کردەوە لە ڕاستیدا ئەم وەرەقەیە چارەسەری دەردی ئێستای عێراق ناکە پلانێکی باشە شتی باشی تێدا بەڵام درێژخایەنە بۆ 3 ساڵ تا 5 ساڵە ئەوەی کە کورد دەڵێ ئەم درەنگە بەم زۆر ڕناگە ئێستا ئێمە پێمان وا بوو کە حکوومەت دەبێ هەندێک هەنگاوی خێرا و سەریع بنێ بۆی داهات زیاد بکە و خەرجی کەم بکاتەوە بۆی جارش کە تووشی قەرز نەبێتەوە ئێستا حکوومەت جارێکی دیکە داوای قەرز دەکە ئەوەی کە نردویەتی داوای 41 تریلیۆن دینار قەرزی کردبوو ئێمە پێمان وا بوو ئەم بڕە زۆرە و لە کاتێکدا هیچ ڕوئایەکی یان باڵێن پلانێکی چاکسازی خێرا نییە لەلایەن حکوومەتەوە ئەگەر ئەم 2 مانگ 3 مانگەش بە قەرز بەڕێ بکەین ئەی دوایی چی بکەین بۆیە پێمان وا بوو ئەم بڕە دەبێت کەم بکرێتەوە ئێستا حکوومەت وەرەقەیەکی تری نردووە داوا دەکات کە ئەگەر ئەم 41 تریلیۆن دینارە ببێتە 30 تریلیۆنیش دەتوانێت وەزعی دارایی خۆی بەڕێ بکات تا کۆتایی ساڵ لە کۆبوونەوەی ئەمڕۆی لیژنەی دارایی مناقەشەی زۆر کرا و بەیانی لەگەڵ سەرۆک وەزیران بەڕێز مستەفا کازمی و چەند بەرپرسێکی تری حکوومەت کە ڕاستەخۆ پەیوەندیان بە مەلەفی داراییەوە هەیە چ لە داهات و چ لە خەرجی کۆبوونەوەمان هەیە وەکو لیژنەی دارایی تەسەور دەکەم بەیانی گفتوگۆی چڕ لەسەر مەبلەغی ئەو پارەیە بکەین کە حکوومەت دەیەوێت قەرزی بکە و ئەو بڕێ کە ئێمە دەمانەوێت یامەڵێن ڕێگە دەدەین و موافقی لەسەر دەکەین لە لیژنەی دارایی لە پەرلەمان کە حکوومەت قەرز بکە کێشەکە لەسەرەوەی حکوومەت زیاتر لە 30 بڕگەی داناوە کە پێویستی بە پارە هەیە بۆ ئەمانە ئێمە هاتین لەو ئەوەی ئەمڕۆ مناقەشەی کرا پێمان وایە چەند بڕگەیەک یان باڵێ چەند فەقەرەیەک گرنگە ضرورە دەکرێت ئەوانە قەرزیان بۆ بکەی و لەگەڵ داهاتی حکوومەت ئەم 2-3 مانگی کۆتایی ساڵ بەڕێ بکەین واتە موچەی مانجی 10 11 و 12 تا کۆتایی ساڵ ئەوانیش بریتە لە موچەی فەرمانبەران
موچەی خانەنشینی چاودێری کۆمەڵایەتی مەسلەی دەرمان پارەی گەنمی جوتیارانی 2020 کە نەدراوە تا ئێستا و بەشێکە ماوە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لەگەڵ هەندێک پێداویستی با بڵێن ئیشی تری زەروری حکوومەت هەندێک بڕگەی تر هەیە دەکرێت دوا بخرێت دەکرێت بچێتە 2021 دەکرێت لە کاتی مناقەشەی یاسای بودجەی گشتی عێراق لە 2021دا بخرێنە ناو یاسای موازنەوە ئەو کاتە قسەی لەسەر بکرێ بۆیە خلافەکە بە زۆری لەسەر مەبلەغەکەیە لەسەر هەنگاوی چاکسازی خێرای حکوومەتە لەسەر ئەوەیە کە حکوومەت پلانی چییە بۆ دوای ئەوە یعنی دەبێت ئێمە بزانین ئایا حکوومەت جارێکی تریش دێتەوە بۆ قەرزکردن یان نە زائیدەن بڕگەیەکی تێدا لە یاساکە کە ڕێگەدەدا وەزیری دارایی قەرزی ناوخۆ و دەرەچی بکە هەر کاتێککە پێویست بوو واتە ناکرێ ئێمە سەلاحەتی تەواو بدەین بە حکوومەت هەر کاتێک ویستی قەرز بکە بە پێچەوانەوە دەبێت قەرزەکە هەم مەبلەغەکەی دیاری کراو بێ و هەم تاچی کاتێک حکوومەت دەسەڵاتی قەرزکردنی هەیە نەک مەفتوح و کراوە بێ هەر کاتێک حکوومەت پێویستی بە پارە بوو قەرز بکە چونکە قەرز بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانەی ئێستا ئاسانترین ڕێگایە حکوومەت پارەیەک وەردەگرێت بە قەرز و دەیدات بە فەرمانبەران و ئیشوکاری حکوومەتی پێدەکات بەڵام ئەرکە قورسەکە ئەوەیە ئێمە چۆن ڕوبەڕووی ئەم وەزعای اقتصادی خراپەی ئێستا بینەوە بەوەی کە داهات زیاد بکەین خەرجی کەم بکەینەوە هەندێک شتی ناپێویست لا ببین و بیرمان نەچێت نزیکەی 100,000 فەرمانبەری تازە لە میلاک و لە گرێبەست خراوەتە سەر حکوومەت کە تا ئێستا تەخسیساتی نییە ینی پارەی نییە بۆی سەرفکەن حکوومەت دەوێت ئەوەش بخاتە سەر ئەم یاسایە لەو یاسایە جێگەیان بۆ بکاتەوە کە خەڵکەیە لە مانجی یەکەوە تەعین بووە گرێبەستی لەگەڵ کراوە تا ئێستا بوچەی نەدراوەتێ بەبێ ئەوەی تەخسیسات هەبێ یعنی حکوومەت زۆر بێ پلانانە زۆر بێ ئەوەی پلانێکی مەدروسی هەبێ هەندێک ئیشی کردووە و بیریشمان نەچێ بەشێکی لەوە هی حکوومەتی پێشووە حکوومەتی ئێستاش هەندێک لەو ئیشانەی کردووە بەڵێ مامۆستا شیروان ئەو مەسلەی وەرەقە بەیزایە وەرەقە سپیکە ئێوە ئەتانەویست مەسەلەن کۆمەڵی خاڵی تێدا بێت کە لە ئاستمحیەوە بێ کامانە بووە مەسەلەن ئەتانەویست حکوومەتی بکە و نەیتوانیەوە تا ئێستا بیکە کاکزانە طبعا ئەو وەرەقە سپیکە حکوومەت تەقدیمی کردووە کە پلانێکی درێژخایەنە بۆ 3 ساڵ بۆ 5 ساڵ جارێ یەکەم دیار نییە ئایا ئەمە وەکو یاسا دەینێرێ بۆ پەرلەمان بۆ ئێمە وەکو یاسا دەریکەین و حکوومەت ئیلزامی بە جێبەجێکردنی یان هەر وەکو پلانێک بۆ حکوومەت بۆ خۆی داناوە و دەیەوێت جێبەجێ بکە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم درێژخایەنە یعنی بۆ ئەم دوو سێ مانگە هیچ بەرنمەیەکی نییە خاڵی سێیەم بەشێک ینی کاتی دیاریکراوی نییە ینی بڕگەکان دیار نییە ئەم بڕگەیە لە ماوەی چەنددا جێبەجێ دەکرێن بڕگە لە ماچە و چێ مەسئولە لە جێبەجێکردنی بەشێکی زۆری ئەرچی حکوومەتە بەبێ یاسا بەبێ ئێستا دەتوانێت جێبەجێ بکە ئەمە سەبارەت بە وەرەقە سپیکە تەقدیمی کرد ئێمە پێمان وا بۆ حکوومەت پلانێکی چاکسازی تەقدیم دەکات کە بۆ ئەم سێ مانگە نەتیجەی دەرکەوێت لەسەر ئەرزی واقع لە نەهێشتنی ئەوانەی کە پێی دەڵێن فەزایی یعنی وەکو بڵێ بندیوار کە موچەخۆرێکی یەکجار زۆر هەیە لە عێراق کە فەزاییە ینی دیار نییە لەکوێ دەوام دەکات ئەمە خاڵی یەکەم خاڵی دوم لە یاساکەی پێشومەدامان نەبوو حکوومەت بایەمەتری بۆ فەرمانبەران بکە کە تا ئێستا دەستی پێ نەکردووە و هەروەها حکوومەت ببورن دەبوو هەندێک شت بکات لە مەسلەی پێداچوونەوە بە گرێبەستی نەوت تۆکمەکردنی خاڵە سنووریەکان گۆمرێک کۆکردنەوەی با بڵێن پارەی ئاو و کارەبا و هەندێک زەڕیبەی تر کە پارەیەکی زۆرە دەکرێت بۆ حکوومەت ببێتە دەستبارێکی باش و ئەوەندە پەنا نەباتە بەر قەرزکردن حکوومەت هیچی لەوانە نەکردووە کە هیچی لەوانە نەکردووە ئێستا هاتۆ جارێکی دیکە داوای 41 تریلیۆن دینار قەرز دەکات قەرزکردن حتا قەرزی ناوخۆش لەبەرەوەی لە احتیاطی بانکی مرکزی ڕادەکێشن و لە ڕێگای سەنەدات و حواڵە دەیدەن بە بانکە حکومی و ئەهلەکان و لەوێەوە حکوومەت قەرز دەکاتەوە بە نسبەیەک لە فائیدە تأثیر لە احتیاطی دیناری عراق بڵێن احتیاطی بانکی مرکزی دەکات واتە قوەتی دیناری عراقی دادەبەزێ ڕاستە ئەوەی تا ئێستا
ئەو قەرزانەی کە لەسەر حکوومەتی عراقیە یان احتیاتی بانقی مرکزی نەگەیشتۆتە هێڵی سوور ینی نەگەیشتۆتە خەتەر بەڵام ئەگەر ئێمە هەر بمانەوێت لەو احتیاتی بانقی مرکزی ڕابکێشین و غیتای دیناری عراقی نەمێنێ وردە وای لێ دێ کە دیناری عراقی نزم دەبێتەوە نرخەکەی دادەبەزێ لە بەرامبەردا عملەی سەعبە یان بڵێن دۆلار بە زۆری بەرز دەبێتەوە ئەمە ڕاستەوخۆ هاوڵاتی لێ زەرمەند دەبێت فەرمانبەر لێ زەرەر دەبێت لەبەرچی لەبەر ئەوەی ئیستیراد هاوردە لە عێراق بە دۆلارە بەشی زۆری هاوڵاتی بە دینار دەیکڕێواتە لە بازار شتەکە لەسەر هاوڵاتی قرس دەبێت وە گران دەبێت طبعا لە بەرامبەردا حکوومەت وەکو هەنگاوی خێرا حکوومەت قازانج دەکات نرخی دۆلار بەرزکاتەوە بەڵام هاوڵاتی زەرەر دەکات. بەڵێ مامۆستا شیروان ئەوە خوێندنەوەی دووەمتان دوێنێ بۆ ئەو پرۆژە پێشنیازە کرد لە دوای ئەوە تەسەوەر دەکەی مەسەلەن بە چەند ڕۆژی تر بە کۆبوونەوەکەی بەیانیشەوە لەگەڵ سەرۆکوەزیرانی عراق کەی بگەنە دەرەنجامێک بۆ ئەوەی بیخەنە دەنگدان لە ئەنجومەنی نوێنەران. طبعا ڕۆژی شەمە خوێندنەوەی دوێمی بۆ کراوە ئەمڕۆ کۆبوونەوەی لیژنەی دارایی هەبوو بەیانی لەگەڵ سەرۆکوەزیران کۆبوونەوەمان هەیە لە کارنامەی دانیشتنی ئەنجومەنی نوێنەران بەیانی تێدانە دەنگدان بەڵام تەسەور دەکەم لەم هەفتەیەدا ینی لەم ڕۆژانە دوود لە تا کۆتایی ئەم هەفتەیە یاساکە دەنگی لەسەر بدرێت بۆ مەبلەغی کە لەسەری ڕێک دەکەوین. تەسەوری تۆ دەگەنێت چ مەبلەغێک تێدەپەڕێ لە پەرلەمان بە تەسەوری بەڕێستان دەگەرێت چ مەبلەغێک؟ بەڵێ بە تەسەوری من طبعا ئەوەی کە ئەمڕۆ ئێمە حسابمان کردو نزیکی 12 تریلیۆن دیناری پێویستە حکوومەت تەسەور دەکەم لە بینی 12 تا 15 تریلیۆن دینار ئێمە موافقە بکەین لەسەری هەرچەند کۆبوونەوەکەی بەیانی حەسمی ئەوە دەکات لەگەڵ سەرۆکوەزیران بۆەوەی ئێمە مناقەشەی ئەو بڕگانەی تر دەکەین بزانین حکوومەت بۆچی ئەوانەی داناوە و ئایا مەجای ئەوەی تێدا تەجیلیان کەین دوایان خەین بۆ موازنەی 2021 یان نا بەڵام وەکو باسم کرد لەبەر دوو سەبەبەی یاسایە دەنگی لەسەر دەدرێت یەکەمیان هەمومان دەزانین کە حکوومەت تووشی قەیرانێکی دارایی بۆ وەسیلەی لەبەردەستدانیە واتە ناچارە قەرز بکە ئەمە یەک دوو حکوومەت هاتووە دابشکردنی موچەی فەرمانبەرانی بەستۆتەوە بە تێپەڕاندنی ئەم یاسایە ئێستا فشارێکی زۆر لە شەقام لەسەر حکوومەتیش و لەسەر پەرلەمانیش هەیە بۆ تێپەڕاندنی ئەم یاسایە واتە چیتر ناتوانین تەخیریکەین و فەرمانبەران بێموچە بن و بیرمان نەچێ ئەمڕۆ لە نەجەف لە کەربەلا لە زۆر لە شارەکان تری عراق و تەنانەت لە بەغداش لە هەندێک شوێن خۆپیشاندانی فەرمانبەران هەبوو دژی دواکەوتنی موچەکانیان. بەڵێ 320 میلیارد دینارەکەی هەرێمی کوردستانیش لە زمانی هەرە و پارە و قەرزەدا دەبێت یان یارە و کاتێک کە ئەو دوو سێ مانگەی ماوە یان دوو مانجی ماوە ئەو پڕەپارێژ دەگاتە هەرێمی کوردستان ینی گرفتێکی ئەوە توی بۆ دروست نابێت؟ طبعا 320 میلیارەکە بۆ سێ مانگ بوو ئەم مانگەشی ماوە بەڵام ئەگەر ئەم یاسایە تێپەڕێ موچەی فەرمانبەران بە بڕگەیەک دیاری کراوە و بۆ ئەم سێمانگە نزی 10 تریلیۆن و شتێکە 10 تریلیۆن و شتێک دانراوە بۆ موچەی فەرمانبەران جگە لە خانشینی جگە لە چاودێری کۆمەڵایەتی تەنها بۆ فەرمانبەران دەبێ ئێمە بەیانی لە کۆبنەوەی سەرۆکوەزیرانیش و لەگەڵ لیژنەی داراییش وەکو ئەندامە کوردەکان لیژنەی دارایی تاکید لەوە بکەینەوە ئایا ئەو بڕەپارەی کە بۆ هەرێمی کوردستان دەنێردرێ لە زمنی موچەی فەرمانبەراندایە یان نە ئەمە یەک دوو ئایا لە بەرامبەر چدا دەنێردێ بۆ هەرێمی کوردستان ئیلتیزاماتی سەر حکوومەتی هەرێمی کوردستان چ دەبێت بۆ ئەوەی ئێمە دڵنیابینەوە لەوەی ئایا ئەم بڕەپارەیە دێ بۆ هەرێمیان نە و لە بەرامبەر چدا دێ بۆی ئیلتیزاماتی سەر حکوومەتی هەرێمی کوردستانیش بزانین. بەڵێ زۆر باش مامۆستا گەڕێمە وڵات دکتۆر محەممەد مامۆستا شیروان ئەگەڕێمە وڵات دکتۆر محەممەد ینی کەواتە کە عراق ئابووری نییە وەکو بەڕێستان باستان کرد هەنگاوەکانیە بێت چی بێت وەکەوەی کە باست کرد ئەگەر حکوومەتێکی تەکنۆکرات یان لە مانجی 6دا حکوومەتێک بێتە کایەوە یان لانی کەم هێز و لانە سیاسەکانیش کە دووبارە حکوومەت پێک دێنەوە چۆن سوود لەو قەیرانانە وەربگرن بۆ دروستکردنی ئابووریەکی بەهێز. بەڵێ دیارە هەر قەیرانێک وانەیەکە لە بۆ داهاتووی ئابووری وڵاتەکە بەڵام منەوەی کە بەڕێزیان کاکشوان باسی کە کاخازی سپیقلبایزا کە سەرش حکوومەتی ئێستا بڵێ کە جەنابیان عەرزی کرد لە کازمی
ئارزی پەرلەمانی کردێ بۆ قەرزکردن لەگە قەرزکردنیمە ڕێگە چارەی دیکێ هەیە من وای دەبینم لاخیردەوە عێراق ڕوو لەوە دەکە گۆڕانکاری لە دراوەکەیدا بکە بۆ نمونە دەبی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بەرز کاتەوە لە 150 تا 175 دلار دراوی زیاتر چاک بکە لە فیئەتی 100 هزاری دوایمینیان کە باشترین کارێکە ئێستا بیکە لە ڕزگارکردنەوە ئابوورە لە حکوومەتی داهاتوو لادانی ئەو سێ سفرەیە کە ئێستا بە دراوی عراقیدا هەیە ئەوەیان لەلایەکەیە لە لای دومیان وەک باسم کرد ئەوەی ئێستا لە عێراقدا هەیە بە حکومڕانی زیاتر حکومڕانیەکی میلیشاتیە وەک حکومت بەخۆی بەهەز دەکە لە بەغدادا ناوچە گومرەی جیەکان لە دەست چەند لایەنە کولاچان حزبێکدا هەیە مەتارەکان فڕۆکە خانەکان تازە بە تازە لە دەستەکان دێنە دەرێ کەواتە کۆکردنەوەی ئەو داهاتێکە لە عێراقەیە بە شێوەیەکی ڕسمی و چارەسەرکردنی نرخی فرۆشتنەوەی نەوت کە لە ئێستادا هەیە لەگەڵ کۆمپانیانەی کە نەوە لە عێراق دەردەینە بە چارەسەرکردنی ئەوەیدا عێراق خۆی لە خۆیدا وەک سعودیا خرجی دەرهێنانی نەوت و بە بازارکردنی کەم بکاتەوە ئەوانە هەمووی ڕێگایکە لە ڕێگاکان بۆ چارەسەری دۆخی ئابووری عێراق بەڵام وەک ئەوانی ئێستا دەکرێت دیسان دەرێمەوە ئای وەرەقە سپیبی کە بەلای منەوەیە وەرەقەچی ڕەشە بۆ داهاتووی عێراق بڕێزیان ئاماژێ بە چەند خاڵێکی کرد لە پرۆژەکە داوای نزیکە 41 تریلیۆن دیناری عراقی قەرز دەکرێت کەچی بۆ ئەو دوو مانگەی کە لەوەن هەمان بودجە پێویستی کە بڕیادرایە 10 تریلیۆنەشان بۆ خەرج بکرێتن لە پەرلەمان وەگە من ئاگدارم لەوەیدا ئەوانی دیکە کە باسی لێ دەکرێتن کە بۆ ساڵانی داهاتوو بیتن کێراوە بیتن من پێم وایە زیانێکی دیکە بە ئابووری عێراق دەگەینی کە لەوەی دەبیتن تووشی تەنگەشە زۆر گەورەتر دەبیتن من پێم وایە دەستکاری احتیاتی دراوی عراقی بکرێت لە باقی مرکزی کە نزیکی ئێستا نزیکی 75 مەبلغێکی وا هەیە لەوێ کەمەک پارە ڕابچێشێ ئەو خەرجانەی پێ بکرێت و دەورانی پێ بکرێتەوە چاکترە لەوەی دیسان عێراق تووشی قەرز بە قەرز بدرێتەوە قەرز بە قەرز بدرێتەوە وەک بەڕێزیان باسی کرد لێرە من پێم وایە دەبی سوود لە وڵاتانی دەور و پژوەگرین سوود لە وڵاتانە وەگەین کەوەک ئێمە تێدا دەژیان و چیان کردەیە بۆ نمونەیەکی بەرجەستە هەیە بەڕێز دکتۆر نمونەیەکی لای بەڕێستان وەک شارەزایەک نمونەیەکی بەرجەستە هەیە مەسەلەن ڕووی دابێت و خۆی قاس کرد بێ لەو قەیرانە بۆ نمونە من باسی لەوەی دەکەمەوە بەڕێزەکە باسی کرد بندیوار هەیە بێ لە بندیواری ئەو بەڕێزانە کە پێیان دەگوترێ حەشدی شەعبی بۆ دۆخێک لە دۆخەکانی عێراق دامەزران کە دژایەتیکردنی داعش بوو بە فتوواک لە فتوای مەرجعی شەریفی نەجەف دامەزران بەڵام ئێستا داعش نەمایە پێویست ناکرێ و هەموو خەرجیە لێیان بکرێ و ئەو هەموو پارە ئەو هەموو چەکەیان لێسەر بکرێ ئەو بۆ نمونە بە حەزەکرێت کە لە زۆر وڵاتان کرایە کە هەر کەسێک تووشی تەنگەجەیەکی دەبیان تووشی جەنگێک دەبێت خەڵکانێک دەچیتن وەک خۆبەخشێک ئەوان بە خۆبەخش هاتن بەڵام ئێستا بەداخەوە خۆبەخشیە نەمانە بوونارکێکی زۆر قورس لەسەر میزانیەی کوردستان ئەوەی بە جەنابەتم گۆت گۆڕینی دراو ساڵی 2005 لە تورکیا کرا و ئابووری خۆی پێشخست کە ساڵ 6 سفر لە دراوەکانی لادا بەڵێ نمونە زۆرە دەکرێت سوود لە وڵاتانی وەگرین کە وەک مەبوونە دوو نمونێ بەسیتنەوە جەنابەتی ناوێ ئێستا بەڵام ئەرکەچی نیشتیمانی بی بۆ خزمەتی وڵات بێ بۆ خزمەتی وەک باسمان کە دەوانێت پێشتر نەبیتن کە ئێستا متمانە نێوان هاوڵاتی و حکومت نییە. بەڵێ دکتۆر ئەم دۆخەی بەغدا کە بەم شێوە بەغدا مەسەلەن باسی قەرزکردنەکەین مەسەلەن باسی چارەسەرکردنی کۆمەڵێک بەرگە و بابەتی ترەکرێ بەڵام بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەنیان تێڕوانین و ڕۆیای بەڕێستان وەکو شارەزایەک هەرێمی کوردستان چۆن ئەبێت مەسەلەن ئێستا ئەم مانگا پارەکە دێت و خۆگەر بێت و لەو قەرزە بەغدا هیچ بڕەپارێکی تر نەرێرە بۆ هەرێمی کوردستان ناتوانێت تەنانەت موچەشدا بەش بکات هەرێمی کوردستانە بێتی بەڵێ بێگومانەوە بەڵێ بێگومان چەندین کۆبنەوە کرایە بۆ ئەوەی حکوومەت عێراق ئەو بۆم لەغە پارێکە کایە اتفاق کرایە بۆ بنێری بۆ ئەوەی حکوومەت ئەگەر بتوانێ موچە هاوڵە ئەو موچە خۆرانی خۆی پێدا بەش بکە بەڵام شتێکی دەکرێت لە بیری نەکەین لە یەکی 11 داهاتی نەوتی عێراقی
کۆتایی پێها لە فرۆشتن کەواتە ئەوەی لەو دووسێ ڕۆژەیە هەمارەها لە هەرێمی کوردستانیش لە یەکی یازدەوە کە دەفرۆشرێ واریداتی ئەو پارە دەهاتی ئەو پارەی ئەمە لە 2020 وەدەجێنەوە لەبەرەوە لە سیاسەتی دێولی وایە تۆ ئەو نەوتێکە دەفرۆشی لە 6 ڕۆژ پارەکەت بەدەست دەگا وەک متابعشی اقتصادی کاگادارین کازمی واژوو کردیە کە تا سەری ساڵ ئەو بڕاپارەمان لۆ بنێری بەڵام لێرە پرسیارەوە دەکرێتن لە دوای ئەو یەکی 2021 را هەرێمی کوردستان کە خۆی ئامادە دەکاتن لۆ ئەو پێشاتانە کە دەکرێت ئایا حکوومەتی عێراق کە ئێستاوە ناتانی موچەی خۆی بدە دەتانی موچەمە بدە بەڵام ئەوە جیاوازێ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی مرکزی هەبوو یان ئیتحادی هەبووە دەتوانین بە شێوەیە بێن حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر خۆی قەرزاری موچەخۆرەکانی خۆی کردەوە بە ناوی پاشەکەف کەمێکی کەم بەڵێ ئێستا حکوومەتی عێراقی واناکە ڕوو لەوە دەکاتن قەرزاری دەرەوە بی قەرزاری ناو خۆی نەبی بەڵام من وا دەبینم هەر 3 مانگ 4 مانگ زۆرەکەی 6 مانگ عێراقیش دەتانی قەرزاری دەرەوەبی ئەویش دەست پێ دەکاتەوە بە بڕینی بەشێک لە موچە کەمکردنی موچە دەرکردنی ئەو زیادانەی کە ئەوڕۆ وڵاتی عێراق پێویستی پێنیە کەواتە عێراق لە پێشبینی هەموو شتێکی لێ بکرێت لە لایەنی سیاسی و ئابوووریەوە لەبەرەوەی سیاست بە ئابووری دەکرێت کەی ئابوووریەکەت بە قوت بووە وەختێتانی سیاسەتی وڵاتەکەت بکەیت ئابووریشکەواتە داڕشتنەوە ئەو پلانانێکە باسمان کرد کە بەداخەوە ئێستا دکتۆر هەرێمی کوردستان ئەبێتی بکات بۆ ئەوەی بتوانێت لانی کەم خۆی ڕابێنێ لەگەڵ ئەم دۆخەکە ئێستا موچەخۆران بە 6 ڕۆژ بەلێ بڕینەوە تا ڕادێک بێدەنجان هەڵبژاردووە بەڵام خۆمە تا سەر نابێت مەسەلەن پلانی کورتخانە و درێژخایەنی هەرێمی کوردستانە بێت چی بێ منەوە ئاگادارم هیچ پلانێکدا نییە لەبەرەوەی ئابووری کوردستان ئەسیری ئابووری عێراقا تا دەبواە لە ساڵی 2014 بەدیلێک لە بۆ دراوی عێراق هەبێ بتانی تەعامی لەگەر بکەین لەبەرەوەی تۆ ئەگەر ئێستا دۆلاریشت هەبی دەبی و پارە دیسان بگەڕێنیەوە سەر دیناری عێراقی کەواتە تۆ تا لە ناو عێراق بی هەرێمێک بی تۆ هەر بە هەر شێک لە شێوەکان جارێکی دیکەش توش ئەو قەیرانە دەبیەوە کە حکوومەتی عێراق تێدا دەکرێت بۆ نمونە بەیانی ئەگەر کوردستان بتانی موچەکانی عێراق کوردستان لە 100% بداتەوە حکوومەتی عێراقی لێ قبول ناکە دەبی وەگمەم بکەی و ئەو بەشەی تۆ زیادەتەیە دەبی بیگەڕێنیەوە داهات بۆ عێراق کەواتە عێراق بە گشتی بە هەر هەژدا پارێزگاوە بە هەرێمی کوردستانەوە ڕوو لە قەیرانێکی زۆر سەخت دەکەین چاوەڕێ ئەوە دەکەین بەڵام مەحال نییە چارەسەری هەیە ئەوەی ئەو دۆخەی ئەو ڕۆی دروست کردیە کۆمەڵێک قەیرانی گەندەڵکار ئەو ڕۆیان دروست کردیە ئەگەنە عێراق بە ڕستەیەکی کۆمەڵاتی بەجەنابە دەرێم لە عێراق بەگشتی زێریان دایتەتەنەکە چیشی لەسەر دەکا ئەگەنە عێراق وڵاتەکی زێرە ئەو پێویستی بەو قەیرانە نەکەستە تێدایە بەڵێ دکتۆر دەگەڕم وڵات مامۆستا شێروان زۆر ترس و دڵە ڕاوچێ لای هاوڵاتیان و لای بازرگانانیش تەنانەت مەسەڵەن ڕۆژانە پەیوەندی بێمەوە دەکەن پرسیار بکەین کە بە دوواداچوون بکەین بۆیان مەسەلەن ترسێ لەو ئەوەی کە هەردوو بەڕێستان باسی دەکەن مەسلەی ئەوەی کە دۆلار نرخی بەرزتر بێتەوە مەسەلەن دەفع بێتە پێشەوە 25 بۆ 30 ئەمانە خەڵکێکی زۆریش مەسەلەن بە ئەقساد کۆمەڵی کاروباری ڕای کردووە مەسەلەن کۆمەڵی خەڵک خەرجی لە دەرەوە لە ڕێگەی دۆلارەوەیە بازرگانەکەی لە ڕێگەی دۆلارەوەیەوە کۆمەڵێک پێداویستی ژیانی ڕۆژانەی خەڵکی هەرێمی کوردستان بە دۆلارە ئەم حاڵەتە چۆنچۆنیە بێت و ڕەچاوی باری گوزەرانی خەڵکەکرێ یاخود ڕەچاوی ئەوە کرێت کە حکوومەت سودمەند بێ لەم بابەتە کاکزانە مەسلەی دۆلار طبعا بۆچی حکوومەت قازانجی لێ دەکات طبعا قازانجەکەی ماوە کورتە یعنی لە جورمەودادا زەرەر دەکات حکوومەت بەڵام بۆ ماوەیەکی کورت لەبەرەوەی حکوومەتی عراقی نەوت بە دۆلار دەفرۆشێت دۆلارەکە لەچێتە بانقی فیدرالی لە ئەمریکا دوای دێتەوە بانقی مرکزی لە ڕێگای فرۆشتنی دۆلارەوە دیناری دەست دەکەوێت دینارەکە دەدا بە حکوومەت واتە ئەگەر دۆلار ئێستا کە بە 118 دەیفرۆشێ
بە زیاتر بیفرۆشێ زیاتری پارە دیناری عراقی دەست دەکەوێت بەڵام تا ئێستا بانقی مرکزی ناڕازیە لەسەر ئەم خطوەیە یعنی تا ئێستا ئەوەی کە بەڕسمی ڕایگەیاندووە حکوومەتیش و بانقی مرکزیش ئەوەیە کە ئەمە قسەیەک بووە پێشنیارێک بووە کە سەری نەگرت و بانقی مرکزی ڕازی نییە بەوەی کە نرخی دیناری عراقی دابەزێنە بۆی دۆلار بەرز بێتەوە تا ئێستا بۆ داهاتوو چی دەبێت لە ڕاستیدا تا ئێستا نازانین چونکە بانقی مرکزی دەبێت بزانین سیاسەتی دارایی بانقی مرکزی سیاسەتی مالی چۆنە و ئایا فعلا نیازیان هەیە ئەم خطوەیە بکەن یان نە بە تەسەوەڕی من خطوەیەکی هەڵەیە و حکوومەت لە ئێستادا ئەم هەنگاوە نانێ مەگەر لە حاڵەتێکدا وەزعی زۆر خراپ بێ ینی زۆر لە ئێستا خراپتر بێ وەکو پێشتر باسم کرد ئێستا حکوومەت لە دۆخێکی ئابووری و دارایی زۆر خراپدایە بەڵام ئەگەر زۆر لەوە خراپتر بێ اینجا ئەم هەنگاوە بنێ ئەگەر نا ئێستا تەوەجوهی عامی بانقی مرکزی ئەوەیە کە بە هیچ شێوەیەک سعری دیناری عراقی دەستکاری نەکا بەرامبەری دۆلار بەڵێ ئەگەر بشی کات لە حاڵەتێکدا مەسەلەن بە دەفعەدەفعەدەیکە خۆت لە پڕ دەکرێت ئەمە چکە خەڵک ترسی لەم تەسەور دەکەم ئەگەر بیکا بڕیارە یەکسەر لەوانەیە بچێتە 150,000 دۆلار زۆر باشە مامۆستا شێروان ئەمریکا و زۆرێک لە وڵاتانی ناوچەکەش چاوەڕوانی ئەو بوون کە سیاسەتێکی نەرم مەسەلەن ئەوەی دموکراتەکان و هاتنە سەر حکمی بایدن بێت پێت وایە ئەمریکا لەم دۆخە سەختە داراییەی عراق هاوکار و هەماهەنگ دەبێت چ بە پلاندانان چ ئەوەی کە یارمەتیدا لە دەرەوە قەرزی دەرەکی وەربگرێت مەسەلا ئەو 5 ملیارەی تا ئێستا دەسەڵاتی حکوومەت و ئێوە دەسەڵاتان پێداوە کە بتوانێت قەرز بکات طبعا لە سەردانی کازمی چ بۆ ئەمریکا چ بۆ بریتانیا و ئەڵمانیا و فەڕەنسا پشتیوانی خۆیان بۆ حکوومەتەکەی کازمی دووپات کردوتەوە سەرکەوتنی بایدن چ دیموکراتەکان لە ئەمریکا تەسەوراتی با بڵین ئەوانەی کە شارەزای سیاسەتی دەرەوەی ئەمریکین پێیان وایە و تەوەقع دەکەین کە سیاسەتی ئەمریکا لە ناوچەکە جۆرێک لە هێوربوونەوە یان باڵین ئارامبوونەوە بەخۆیەوە ببینێەوە ناوچەکەش بەرە و جۆرێک لە ئیستقراری زیاتر بڕوە بایدن بۆ خۆی پیاوێکە کە لە کۆنگرس بووە ڕئیسی لیژنەی علاقاتی خارجی بووە و کەسێکە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو سیاسەتی لە منطقەیە دەگوزەرێ شارەزایی هەیە دۆستایەتی لەگەڵ سەرکردە عێراقیەکان هەیە و لەگەڵ کوردیش هەیە بەگشتی ئەوەی کە چاوەڕوان دەکرێت ئەوەیە کە منطقەکە جۆرێک لە هێوربوونەوە یان با بڵین سیاسەتێکی نەرمتری ئەمریکا بەخۆیەوە ببینێ لەوەی کە ترامپ پێشتر تەبەنی کردبوو و داعمی حکوومەتەکەی بەڕێز کازمیش دەکەن بۆیە تەسەور دەکەم لە ئەمریکا گرنگە بۆی کە پاڵپشتی عێراق بکە لەوەی کە قەرزی دەرەچی بەدەست بێنێ چونکە ئەمریکا با بڵین بە حکمی بەشداری لە بانکی دەولی و لە سندوقی نەقدی دەولی قسەی زیاتر دەڕوا ینی دەسەڵاتی زۆرە بۆیە لەوانەیە لە داهاتوودا حکوومەت بتوانێت هەنگاوی زیاتر بنێت لە وەرگرتنی قەرزی دەرەچی و بە تایبەتیش بەریتانیەکانیش استعدادی خۆیان دەربڕیەوە بۆ پشتیوانیکردنی عێراق تەنانەت بە ڕاوێژ پێکردن و بە پێدانی مقتەرەح و پێشنیاری بە سوود و باش بێت بەڵام هەنگاوی گرنگ لای عێراقیەکان خۆیانە ڕاستی دەبێت عێراق خۆی بڕیاری ئەوە بدا کە وردە وردە پشتبەستنی بەنەوت کەم بکاتەوە سێکتەرەکانی تر بە قووەت بکە و عێراق بۆ خۆی مهەیەە عنی با بڵین لە ڕووی کشتتوکاڵیەوە لە ڕووی پیشەسازیەوە لە ڕووی سیاحیەوە عێراق وڵاتێکە دەتوانێت لەم سێکتەرانە بەرەو پێش بڕوە ئێستا حکوومەت پلانی هەیە کە بەندەری فاو تەواو بکە کە یەکێکە لە بەندەرە گرنگەکان و تەسیری زۆری لەسەر اقتصادی عێراق دەبێ داعمی جوتیاران و مەسلەی کشتتوکاڵ یەکێکە لە بەرنامەکانی حکوومەت لە ڕاستیدا دەبێت مەسلەی نەوتیش پێداچوونەوەی پێدا بکرێت چونکە
تێبینی زۆر لەسەر مەلەفی نەوت و جەولاتی تەراخیص و شەریکاتی نەوتیش هەیە کە لە عێراق ئیش دەکەن هەموو ئەوانە پێویستە پێداچوونەوەی پێ بکرێ. ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیاش هەمویان لە سەردانەکەی کازمی دووپاتیان کردو کە دامی عێراق دەکەن. بەڵام مامۆستا گەڕێمەولات دکتۆر محەممەد بەڕێستان وەک شارەزایەکی ئابووری دەبێت خەڵکی هەرێمی کوردستان لە ئێستاوە چۆن خۆی ڕابهێنێت ئەگەر هاتوو دۆخەکە قورستتر و ساختتر بۆ بێ حکوومەت چی بکات و ئەوەی کە متمانە لە نێوان حکوومەت و هاوڵاتی دروستەکە لە هەرێمی کوردستان چییە بۆی بتوانرێت کە لێک تێگەیشتنێکە بێ و دۆخە سەختە دارایی ئەگەر دێت و ئەگەر چارەسەر بێت تێیپەڕێنێت. بەڵێ بێگومان لە بدایت باسمان کرد متمانە و ڕاستگۆیی لە نێوان حکوومەت و لە ناوە هاوڵاتی نەشاردنەوەی ڕاستەکانی شەفافیت باشترین چارەسەرە بۆ ئەوڕۆ داهاتوو ئەوەی ڕوشیدایە کە پێشتە ڕوویدایە. بەڵام کەس دەکرێت کەس ناکرێت پێم وتی هەرێمی کوردستان وەک ئابووری ئەسیری ئەبووری عێراقا بەڵام ئەوەی دەکرێت برێن ئەوەی ئێستا عێراق تێدا دەپەڕێ مەسەلەکی کاتیە زیاترە لەبەرەوەی لە عێراق 72 مادەی تیجاری هەیە کە لە نەوت دەست پێ دەکە لە خوڕمە کۆتایی دەبی هەر بۆ نمونە زەوی عێراق تاکە زەوێ لە هەموو دنیا خوڕما و دارگوێزی تێدا ئەو باسی کشت و کاڵەکەی دەکەینەوە بە تجاری لۆ بۆ زیاتر بۆ تەزیرکردین لۆ دەرەوە کەواتە عێراق ئەگەر ئیدارێکی تەواوی بۆ دابدرێتن لە ئابوووریەکەیدا بێگومان ئەو ئابوووریەکەی مستەقربی بە هەموو لایەک لە لایەکانەوە دەگەرێتەوە دەرەنجامەکەی بە باشی دەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستانیش. دیارە دوای دابرانی ئەو بڕینی و دابرانی ئەوەی علاقەتە پەیوەندی نێوان حکوومەت عێراق کە پاش 2013 دەست پێ کرد لەگەڵ حکوومەتی عێراق ئەو دەرئەنجامی ئێستای ئابووری عێراق تێدا هەبووە ئەگەر نا ئەوەی پێشتر کە کۆنتترۆل کراوە کە لە سەتا حەفدە بوو یانە ڕێژای کە لە عێراق داهات دیار هەر شارەکانی هەرێمی کوردستانی پێدا ئەوە دەکراوە کاریشی بۆ کرا بەڵام دیسان دەڵینەوە ئەوەی دەکرا نابی خەڵکەکە وەک حکوومەتەکەی بکاتن کە ئێستا لە عێراق کرایە و تا ماوەیەکی لە کوردستان دەکرات سپارێک کرد بەدەستکەت خەرچی بکەیت. من وەک ئابووری ناسەکەوەندەی دەتانم بە خەڵکەکە برێم ئەگەر پارە لە ماڵی هەیە نیوەی بکە دۆلار نیوە بە دینار ڕایگرا وەک ئابووری وەک ئامۆژگارێک پێتان دەڵێم لەبەرەوەی هەردووچان لە تەقەلوباتی دەولینە هەم دینار عێراقیەوەی ئەو کاتی ئەو پارەیەکتە ئەو سەرمایەت کە هەیە ئەو هێزێککە هەیەی هەر وەک خۆی دەمینێ ئەگەر دینار بچێ دۆلار بۆی ئەوە دەکاتەوە بە هەماشتیش تاویز دەکرێتەوە ئەوەیان دووسێ خەرجیتان کەم بکەنەوە چکو نازانین لە پاش سەری ساڵ لە عێراق ڕوودەدا بۆ ئەوەی هەر بۆ ئەو ئەگە کاکشێوان جێ لە دەنگم بی من هیچ جێمە دەنجوی نەبووە بەڵام شتێکی حەزم لێرە لەوەی باز بکەین کە لە عێراق قووەتی دراوی عێراقی لە ئەو یەدەگەی نییە کە لە باقی مرکزی هەیە باقی مرکزی شانازی پێ دەکا قووەتی دیناری عێراقی لەوەیە کە نەوت دەفرۆشرێ پارەی ئەو نەوتە دەستە سندوقی ئینمایی عێراق لە ئەمریکا لە واشنگتۆن ئەو پارەی لەوێ دێتەوە کەواتە دیناری عێراقی تا ئەو ڕۆژ پابندە بەستراوە بە دۆلاری ئەمریکی تۆ ئەگەر بەرزشکەی لە 150 ئەگەر ئەو یەدەگەت هەمی نەبیتن هیچ تەسیرەکی لێ ناکاتن بەڵام بەداخەوە ئابووری ناسانی عێراق وا باسی ناکەن وا باسی دەکەن کە ئەو یەدەگا کە گومانم تێدا گومانم هەیە ئەو پارەیە ئەو ژمارەی کە باز دەکرێت فعلی هەربوونیشی هەبی لە باق بەڵام ژمارێکە باز دەکرێت من وەگاگەدار بووم یان کە لەوەی باز دەکرێت وڵاتانی دۆرا و پرزیێتر سوودیان لێوەگرتیە و ئێستا زیێتر سوودی لێوەردەگرن کە سوودەکەی لە بۆ خەڵکی عێراق بگەڕێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد عەلی سپاس بۆ زانیاریەکانت مامۆستا شێروان ئەو کاتەی بەڕێزت کەماوە حەزەکەم باسی هەرێمی کوردستان بکەی ئایا ئێوە سبەی پێداگیری ئەکەن یاخود هیچ قەرارێکی سیاسی و یاخود پەرلەمانی هەیە کە قسە لەگەڵ سەرۆکوەزیران بکرێت بۆ ئەوەی موافقە بکات هاوشێوەی فەرمانبەرانی عێراق تاکو مانجی 12 بڕە پارێژ بێت چکە گەروابێ هەرێمی کوردستان تاکو ساڵی داهاتوە تەنها یەک موچەی تر دابەش بکات وە پێشنیازت وە ڕێنماییت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چیە؟ طبعا بە دڵنیاییەوە ئێمە لە لیژنەی دارایی و فراکسیۆنە کوردستانیەکانیش و لە پەرلەمان بەردەوام داکۆچیەوە دەکەین کە پشکی هەرێمی کوردستان
لە موچەی فەرمانبەران زامن بێ و نەخرێتە ململانەی سیاسیەوە. لە بەرامبەر ئەوەدا ئایا ئیلتیزاماتی چه ئیلتیزاماتێک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دادەندرێت کە دەستور و قانون ڕێگەی دەدا بەلامانەوە ئاساییە، بەڵام پێمان وایە ناکرێت حکوومەتی عراقی هیچ شتێکی لە بەردەستدا نەبێت تەنها بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم نەبێ. بۆیە بە دڵنیاییەوە داکۆچی زۆر چ لە لای سەرۆک وەزیران چ لە لیژنەی دارایی چ لە ناو پەرلەمان داکۆچی زۆر لەسەر ئەوە دەکەین کە موچەی فەرمانبەرانی هەرێم ئەو بڕەپارەی کە لە بەغداوە بۆ فەرمانبەرانی هەرێم دێ زامن بێ و تێکەڵای ململانەی سیاسی نەکرێت، تەنانەت تێکەڵای ململانەی نەوت و وزەش نەکرێت، چونکە زەرمەندی یەکەم هاوڵاتی و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. وەکو باسم کرد زۆر ئاساییە ئەوان لە بەرامبەر ئەودا چی ئیلتیزاماتێک دەخەنە سەر هەرێمی کوردستان لە ڕادەستکردنی نەوت، لە ڕادەستکردنی داهاتی خاڵستنووریەکان، لە گۆمرێک، لە چاودێریکردن و بەڕێوەبردننی خاڵستنووریەکان بە هاوبەشی، بەڵام بەو شێوەی کە دەستور ڕێگەی داوە کە یاسا ڕێگەی داوە بۆ ئەوەی هیچ لایەک هەست بە غوبن و بە زوڵم لێکردن نەکە بە شێوێک بێ هەموومان تەییدی یان باڵین تەشجیعیەوە دەکەین کە ڕێککەوتن لە نێوان هەرێم و بەغدا هەبێ لە ژێر سەقفی دەستوردا. بەڵام هەرێمی کوردستان هەمومان دەزانین دەبێ ئەم بڕەپارەی کە لە بەغدادێ بەشی موچەی فەرمانبەرانی هەرێم ناکە، دەبێ هەرێمی کوردستانیش خۆی هەنگاوی جددی بنێ لە چاکسازی، لە مەلەفی نەوت، لە خاڵستنووریەکان، لە گۆمرێک، لە داهاتی ناوخۆ و لە ڕاستیشدا ئەرچی حکومەتە چ لە حکومەتی عراقی چ لە حکومەتی هەرێمی کوردستان کە موچەی فەرمانبەران دابین بکە و مەسلەی پاشەکەوتکردن و کەمکردنەوەی موچەش لە ڕاستیدا هەنگاوێکی نایاساییە، چونکە موچە بە یاسا دیاری کراوە، دەستکاریکردنی بەبێ یاسا هەنگاوێکی نایاساییە. ئێمە لە بەغداش لە ڕاستیدا کە باسی موچە بکرێ قسەکە ئەوەیە کە موچە بە یاسا دیاریکراوە، بەبێ یاسا هیچ حکومەتێک ناتوانێت کەمی بکاتەوە و دەستکاری بکات، بەڵام کە دۆخی دارایی بەنەوەیەک دێتە پێشە دەبێت حکوومەت بە دایری تری هەبێ، وەکو چۆن لە عێراق داوا دەکەین فەزایەکان موچیان ببردرێ، دوو موچە و سێ موچە بردرێ، دەبێت هەرێمی کوردستانیش هەنگاوی لەو شێوە بنێ دیارەکان موچیان نەهێڵێ، دوو موچە و سێ موچەکان ببڕێ، چاکسازی جددی بکە، داهاتی ناوخۆ باشتر کۆ بکرێتەوە، زەڕیبەی سەر کۆمپانیا گەورەکان بە خێرایی وەربگیرێ و لە ڕاستیدا هەنگاوی دووەمی بایۆمەتری کە دەستی پێکردووە زوو بکرێت ژمارەیەکی حیسابی بۆ فەرمانبەران بکرێتەوە بۆ ئیلانی کەم فەرمانبەر دڵنیا بێ لەوەی ئەم بەشە موچەیە کە نایدرێتێ لە ڕقم حیسابیەکەی دەمێنێتەوە. من بەداخەوە گوێم لە وتەکانی بەڕێز دکتۆر محەممەد نەبوو، بەڵام پێم وایە لە زۆر وڵاتی تر کە تووشی قەیرانی دارایی بوون هەنگاوی زۆر مەدروس و باش نراوە بۆ تێپەڕاندنی قەیرانە دارایەکە. تەسەوەر دەکەم هەرێمی کوردستانیش فرسەتی ئەوەی هەیە کە سوود لەمانە ببینێ و هەنگاوی باشتر بنێ لەوەی ئێستا بۆ زامنکردنی موچەی فەرمانبەران و دڵنیاییدان بە فەرمانبەران کە موچەکانیان نافەوتێ. بڵێ مامۆستا شیروان ینی هیچ هەواڵێکی مژدە بەخشت پێێنێ لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید بەرنامەیەکمان کرد لە ئاخیری ئەو هەڵبەتی ئەو حەقیقەت ئەڵێن گلەی زۆر لە من کراوتیان زۆر ڕەشبین بوون، هیچ هەواڵێکی مژدە بەخشێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان یا خۆ دەرە بێ بە بێدەنجی چاوەڕێکەن کۆتا قسە زۆر بە کورتی لە ڕاستیدا ینی زۆر گرنگە من لەگەڵ هاوڵاتیانی خۆمان ڕاستگۆبی وەکو باسم کرد پێشتر ئێمە دەبێت تاکید لەوە بکەینەوە چ بەیانی لە کۆبوونەوەمان لەگەڵ سەرۆک وەزیران چ لە ڕۆژانی داهاتوودا پێش دەنگدان لەسەر یاساکە ئەو بڕەپارەیە کە دانراوە بۆ موچەی فەرمانبەران لە عێراق ئایا پشکی هەرێمی کوردستانی تێدا یان نا و لە بەرامبەر چیدا چه ئیلتیزاماتێک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆی دڵنیابین و ئەو کاتەش بەڕاستی چاودێری هەردوو لا بکەین چه حکوومەتی عراقی چه حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام تەسەور دەکەم یعنی تەوان لە دوای تێپەڕانی یاساکە حکوومەتی عراقی دەست دەکا بە دابەشکردنی موچە و بۆ ئەم مانگە ئەو پشکی هەرێمی کوردستانیش دەنێرێت. دوو مانگەکەی ترکە دەمێنێ دەکەوێتە سەر ڕێکەوتنەکەی نێوان هەرێم و بەغدا و زامنی ئەو پشکی هەرێمی کوردستان لە ناو موچەی فەرمانبەرانی عراق
تەسەورەکەی هەفتەی داهاتوو لە یەکشەمەوانە حکوومەتی عێراق موچەدا بەش بکات؟ بە دڵنیاییەوە ئەگەر ئەم هەفتەیە یاساکە تێپەڕێ کە پێمان وایە تێدەپەڕێم یاسای ئەم هەفتەی داهاتوو عێراق موچەدا بەش دەکات. ئەوەیان خراپ نەبوو مامۆستا. سوپاس بۆ مامۆستا شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەندامی لیژنەی دارایی کە لە بەغداوە لەگەڵمان بوو و سوپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد علی ئابووریناس سوپاس کە بەڕێزیشان لە هەولێرەوە لەگەڵمان بوو. بینەرانی خۆشەویست لەگەڵ ئاو کارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن ئەبوو لە یەکتان ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ.